مامۆستا ڕێمان چۆن ڕێنمایی مامۆستایان دەکەی لە یەکەم ساڵی مامۆستایەتیان ئایا قورسە یەکەم ساڵیان ئەزمونێکی جیاوازە پێویستە تەحمولیان هەبێ یان چۆن؟ دەکرێت پرسیارە گشتیە دەکرێت بکەمە تایبەتی وەکو مامۆستای ئینگلیزی طبعا ساڵ یەکەم بەڵێ معرضی لە بۆ ئەنواع غەڵەتی بەتایبەت لە ڕووی زمانەوانیەوە ساڵ یەکەم دەکرێت و بەس خۆ پەرەپێدانی خۆت بزیاتر وەک لە تەڵەبەی جا ساڵ یەکەم دەکرێت ئاوێ نەبێت بەڕای من ساڵ یەکەم هیچ مامۆستایەک بێئەمەل نەبێت دەکرێت زۆریان بێئەمەل بنکەوە ساڵ یەکەم ئەرکەش زۆر قورسیان هەیە زۆری بیر لە وازینان دەکەونەوە دەڵێن ئاستم باش نیە بەڵام ساڵ یەکەم عادەتەن وایە جا ڕێنمایەکی بەستیمەکو ئەو کەمە خوێندواریکەوە هەیتم پێیان دەڵێم ئەورەتان بەرز بی و بەس هیچیان بە خۆتان بن ئەوە کلیل سەرکەوتنەکە دەست خۆش بێ مامۆستا عەبدوڵڵاش قسە بکە ڕێنمایی چێ بۆ مامۆستایان لە یەکەم ساڵی وانەوتنەوەیان وڵی من وەکو خۆم کە ئەو ساڵێکم ساڵە مامۆستایەتی دەکەم گرنگترین شت کاوتانم بە مامۆستانە بڵێم کەوا ساڵ یەکەمیانە لە مامۆستایەتی و لە قوتابخانەکان ئەوەیە کەوا سارد نەبنەوە لەوانەیە سەرەتاکانی مامۆستایەتی بۆ نمونە سەرەتایی دوو هەفتەی سەرەتا خۆ سێ هەفتەی سەرەتا زۆر قورس بێ بوویان و لەوانەیە بڵێن وازدێنین بەڵام گرنگی ئەوەیە کەوا بزانن بۆ هاتنە ناو پیشەی مامۆستایەتی و بتانن ینی وریان بەرز بی و سارد دەبنەوە لەسەری دەستان خۆش زۆر سپاس بۆ بەشداریکردن تا ڕۆژێکی خۆش بوو دەستان خۆش زۆر سپاس.